ئەچینە لای یەکەم تەوەری ئەمڕۆمان کە هەمیشە ئێمە وەکو دەستگای میدیایی کورسات و هەموو پرۆگرامەکانمان بەگشتی هەمیشە هەوڵمان ناوە کەسێک کە بەهرەیەکی باشیە بێ کەسێک کە بتوانێت لە بوارێکە توانایەکی باشی هەبێ و بتوانێت خۆی تا بدۆزێتەوە ئێمە بتوانین ڕێگا خۆشکەر بین یاخۆ هاندەری بین یاخۆ بتوانین بە شوێ لە شێوازەکانی بەهرەکەی لە دەستگاکەی ئێمەوە دەربکەوێت ئەمە هەل لە ڕابردووە هەتاوکو ئێستاش کارمان لەسەر کردو بە تایبەتی پرۆگرامی ڕۆژێکی نوێ کە پرۆگرامێکی ئەتوانین بڵین گشتیە و هەمیشە ئێمە هوەر بە شێوەیەکی گشتی لەم پرۆگرامیان ڕنگدانەوەی هەبووە و ئەوە بێ جیاوازیش ئێمە لە هەموو پارچەکانی کوردستانەوە حەزمان کردووە هوەرمەندان میوزیسیان بتوانن بە شێوازێکی باشەوە کار پەیکەرساز هەمویان بە باشی بێنە نێو ستۆدیۆکەمانەوە ئەو بارە جوانەی هەیەە هەم لێرە کۆمەڵە گفتوگۆ بکەین لەگەڵ کار و پیشی ڕۆژانی خۆیانە هەم ئەو بەهرێشی کە هەیەە لە بواری میوزیک و شێوەکاری و شان و سینەمایە بێت بتوانین لێرەوە زیاتر گرنگی پێبین و بتوانێت هەوڵێکیش بێ بۆ کە بە شێوکی باشکاری لەسەر بکە یەکێک لەو هونەرمەندە خۆشەویستانی کامڕۆ لە لای ئێمە میوانە لە ڕۆژهڵاتی کوردستانەوە هاتوو پێشتریش لە دەستگای میدیایی کورساتە و ئامادەی هەبوو توانێتی لە کۆمەڵی پرۆگرامە بەشداری بکات ئەم ڕۆژۆک و پرۆگرامی ڕۆژێکی نوێ لە لای ئێمە و هەم کۆمەڵە گفتوگۆ بکەین و لە هەما کاتیشا کۆمەڵە بەرهەمی جوانیشی بۆ ئامادە بکرین کە بتوانین ئێمە پێشکەشی ئێوەی خۆشەویستی بکات توانە ڕۆژەکەتان زیاتر بۆ خۆش و جوانتر بکە ئەوی زۆر بەڕێز کە کاوا چەلەپی وەکو نەرمەد و میویسیان بەڕێزیان لە ڕۆژهڵاتی کوردستانەوە سا لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە کاکەوا زۆر بەخێر بێ بەیانی باش سڵاو لێ بێ بەخێر بێت زۆر سپاس من زۆر سپاس دەکەم لە شاشە جوانەکەی کورسات زۆر بەخێر کەوە کەمیشە حامی هونەرمەندانە و منیشی داوت کردو ئەلبەت من ئەوەڵین بارم نێ کە لە خزمەت بینەران و بیسەرانتاندا دەبم من لە ساڵی 2002 لە بەرنامەی ڕاستەوخۆ لەگەڵ کاکچیای ماملێ و چەند گۆرانی بێژی ڕۆژهەڵات لە بەرنامە فکرکەم کاکبرای مەحمەد بوو چەند بەرهەمان لێرە پێشکەش کرد و لەو ساتەوە من لە خزمەتاندا بووم و توانیمە بەشێک لە بە ئیسلا فعالیتی هونەرەکانی کە خۆمە لێرە پێشێشەکەم و دیسانە کە سپاس لەوە دەکەم کە ئەو بە ئیسلا کاتەوە بە من تەرخان کە بتوانم لە خزمەت هاوڵاتیانمدا بوو دەستە خۆش بێ ئێمەش دەستخۆشی لە ئێوەکەین بێگومان نمیشە وتومان ئێمە کورسات ماڵی هەمووانە بە بێت جیاوازی ئەوەی کە بێوێ لێرە خزمەت کا هونەرەکەی پێشکەشکە هەمیشە ئێمە لە خزمەتیان بەر لێ بچینە لای کۆمەڵە پرسیار بە ئێمە و بینەرانی شۆمان لە بەرهەمێک بێ دوای بەرهەمەکە کۆمەڵە پرسیار زۆر باشە بەچان دەبێ بشتێک ئاماژە بکەم بەیانان جوان دەنگنایە بەرحاڵەگە کەم و کۆڕێکشە بوو من معزەرەت لە بینەرانتان دەخوازم هەرچیدا تەوانم دا پێشێشی نمردم من نگرم جارب تو نمردم من نگرم جارب تو نتم شرط بی حتی خور بی تو های براجان درون خیال و
وقنعيدنا هواري شفر هوار نسیمک ای سرد پاییزی شبه رحمی شدل بردی سری گل سایزی گذران ابیتو برد زدی ایتن هزاران دل بری داره ایچه نایا پرسیدن کاره هزاران دل بری داره لدوري عزيز ضيال أجايز قلشان بجوري بلبل تاران أجايز قلشان بجوري دەنگە خۆش بێت بەنگە هەر خۆش بێت کاکاوە لە شاری مەهاباتی خۆشەویستەوە زۆر زۆر بەخێر بێ ڕێزمانەیە شارێکی جوان شارێک هەمیشە هونەرتیایە گەشاوە بووە لەوێ بەدەر لە کاری گۆرانی میوزیک بخۆت کاری ڕۆژانەت چییە پێم وایە ئەندازیاریت من ماوە 23 ساڵە لە شارەوانی لە بەشی شارسازی بیناسازی شارەوانیدا زۆر خۆم ئەندازیارم خوێندەوە باشە عەرز بێ لە پەناکاری بێس لە ئیداری و کارمەندەکەشم دەتوانم بڵێم 30 ساڵە لەگەڵ دەنگ و ڕەنگی مەهاباد تاران تۆ بگرێتەوەی شەبەکانی ئێرانە کارکەکەم ئەلبەت من کارەکانی بێسە دەنجی خۆم پێ بەڵام متاسفانە نەمانتوانین لێرە بە سوورەتی پلەیبەک پێشکێشی بێسلا بینەرانکەین دەتوانم بڵێم لە تەلەڤیزۆن مەهاباد لە رادیۆ تەلەڤیزۆن زۆرتر لە 50 کارم هەیە زۆربەی کارەکان دەتوان بڵم ئەلبەتە تێکستەکانی خۆم نین تێکستەکان بێس لە شاعرانی لای خۆما وەک مامۆستا وەفایی مامۆستا هەژار هەیە من لەوانەی سپارەم کردو بەڵام زۆربەی کارەکان بۆ خۆم هاواکانم بۆ داناوە یعنی کاری ئاهەنگسازەکە زۆر باشە ئەو بەرهەمانەیە کەی خۆتەوە خاوەنی تا هەوڵت داوە بیانکەی بە ڤیدیۆ کلیپیش ئەو بەرهەمانە بەڵێ هەمە ڤیدیۆ کلیپم هەیە و ئەلبەتە لەسەر ئینستاگرام ئەلان شەر فعالیتم هەیە بە خۆم کاناڵم هەیە زۆربەی کارەکانم کردوتە کلیپ بەڵێ زۆر باشە ئەو بەرهەمانەی کە هاتەوەکو ئەلبوم کۆ کردوتەوە یاخۆت چۆن کارە لەسەر کردو بۆی کە بمێنێتەوە لای خۆت لە ئارشی و لە کۆگای ڕادیۆ تۆ بگرێت لە تاران ئەلامێ سایتێکمان هەیە سایتێکی نێونەتەوەیە بەنی ئیران سەدا بەڵێ تۆ بگرێت لە تەواوی خانەکانی دنیا هەتا یا ئێران هەرچی لە ماوەی دەتوانم بڵم لە 100 ساڵ لەمەوە بەرە کاری دەنگبێژی موسیقای کردو لەو سایتەدا هەیە لەو ئارشیوە لەو کۆگایە دەنجی من فکر کەم 15 بەرهەم لێدا هەیە
هەربەنی کاوە سەڵەبی هەم فارسی هەم کوردی ئەو گروپانەی کارە لەگەڵ کردوون وەکو کاری میوزیک. گروپەکانی مەهاباد دەگەڵ ڕێزم بۆ مامۆستا شاباز شاینپور کە خۆی هەر کارمەندی تەلەڤیزیۆنی مەهاباتە و کارشناسی ئارشەدا ینی دەتوانم نازانم لێرە چی پێ دەڵێم خودی زانستگای بە ئیسلا ئاکادمی موسیقای خوێندەوە کاری زۆر باشە و لەوێ هەم دەنکاوگرا هەمووی کە مەسئولی موسیقای بەشی تەلەڤیزیۆن مەهاباتە زۆرتر کارەکانم دەگەڵ وێ. زۆر باشە. کاکاوە ژیانی هونەرمەندان تا چەند گرنگیان پێدراوە لای خۆمان تا چەند کار ئاساییتان بۆ کراوە بۆ کارە هونەریانەی کە ئەتانەوە ئەنجامی بن. بەداخەوە ئەو نوع موسیقایی کە من کار دەکەم نازانم من بخۆم وە فکر دەکەمەوە فکرکەم لە لای ئێوە زۆرتر باو نییە زۆرتر بەسە حاڵەتی گەڕیان و شادی و ڕیتمی سەریع بەڵام لە ئێرانیش کەمە کار دەکەین کە بەخصوص کاری موسیقا زۆر پاڵپشتمان نییە یعنی تۆ بتەوێت کارێ بکەی کارێکی هونەری بە پارەیەکی زۆری تێدا سەرف بکەی دەگەڕێزم بۆ ئەو کەسانێک کە کاری کلیپ و دەنگ هەڵگر دەکەن بەڵام ئەو پارەی ناگەڕێتەوە زەرمەند دەبی بەداخەوە هەر ئەوەش بۆتە باعیسی وەی ئێمە کارەکانە کەمتر پێشکەشکەین بەڵام بۆ خۆمم زۆرم هەڵداوە ینی ڕاوەستانم نییە لەسەنا کاری کارمەندەکە من مراتب کار ئیشی موسیقاش مەر کردو دەستە خۆش بێ بێکمانەوەی کە ئەو حەز و خولیایی کە خۆتە تاگەر خۆت بەربەستی بۆ دانەی تر ناتوانێت بەڵام تۆ گەر زەحمەتت پێوە کێشا ئەتوانی بەرهەمی جوانت هەبێ خۆی زۆر کاتیش هەر نابێ بۆستی بڵێ کەس هاوکاریم ناکە یاخۆ پشتگیریم ناکە نەخێر ئەوەی لە تواناتایە بیکە بۆی کە بە شێوازی لە شێوازەکان هونەرەکەی خۆت بمێنێت ئێستا وەکو شێوازی کە باس کرد لەوانەیە ئێمە چەندی شێوازی چەندی ستایلی تایبەتی میوزیکمانە بێ ئەم شێوازی سونەتیە لەوانەیە زۆر تایبەت بێ و زۆر گرنگی پێدرێەوە خەڵکانێکی زۆریش هەیە کە گوێبیستین و چێژیشی لێ بینن لەگەڵ ئەوەی کە بۆنە لە تەلەڤیزیۆن لە مەهاباد بۆ نمونەگرتەوە بەرهەمێک تۆمار بکەیت لەوانەیە پارەیەکی زۆری بێت سارە نەبێت لە تەلەڤیزیۆن مەهاباد تۆ کە بەرهەمێک زەبکەی پارێکی زۆر دەدەنێ لە دەرەوە لە دەرەوەی تەلەڤیزیۆن دەنا لە تەلەڤیزیۆن تۆ کارێک دەکەی ئەوان هەزینەکەت ینی زۆرتر دەدەنەوە و پاڵپشتت دەکەن بەدەر لە تەلەڤیزیۆن بەڵام دەبێ شێرەکە بۆ خۆیان هەڵی بژێرن شێرەکە خواستی خۆت نییە باشە بەدەر لە تەلەڤیزیۆن کۆمپانیای تایبەت نییە ستۆدیۆی تایبەتی هەبێت زۆرە بەڵام بە پارەیەکی زۆر تۆ دەچی لەو ساعتەوە کە دەچیناوە ئەو ساعتێکی لەیە لەسەر تو حیسابە کاری بەوەنە تەمرین دەکەی یا زەبتی ئەسڵە چکە من بیرمە زۆربەی پرۆگرامەکان لە ڕابردووە لە کورسات هونەرمەندانی ئازیزیەوە کە لە ڕۆژهەڵات هاتنیانەوە گەرێمە کارێک بمانێت تۆمارکەوێ بڕۆین ڕاستە خۆ بۆ تاران لەوێت تۆمار ئێستا بە خۆشحاڵیەوە لە ناو شارەکانە هەیە زۆر کاری باش دەکرێت ینی دەتوانم بگرێت لە مای بگرە لە سیستمی سەوتی لە کارت سەوتی بگرە هەتا باشترین نۆی مایک و نۆی ئیستدیۆ ئاکۆستیک زۆر باشمان هەیە ئێستا جاکاکە من پێمان خۆشە گوێمان لە بەرهەمێکی دیکە بێت ئێمە دەتوانین کاری فارسیش پێشکەشکەین یا نابێت ئەوانەی کە هەتا کوردیەکانی خۆمانە بێ خۆشترە کوردەکان پێشکەین لەسەر چاو من لە کۆڵ مامۆستا خاڵقی نابمەوە دەگەر ڕێزم ئەوەندەم خۆش دەوێ دیسانەکەش دەگەر بەرهەمەکانی هەمووی شارەکانی ئێمەش ڕێزمانێ بووە
هزي أجنام هزي أجنام هواي جيان أتاي توارشايا ورغانم أتاي توهرشا ورغانم لنشي من عالي الرد جنن هيلا هي bu mezrayati min toyagli eşkhoyo fadai bu guşani farguli şine matoy azdeldari lebahri عشقی تو یالده کشتی آوایتم خوشایمیسی و مهری تو گرینیشینیمه رگای نجاتم بود پولی آزادینم باغچه دلداری و عشق و صفایی پولی آزادینم باغچه دلداری و عشق و صفایی بخوازر حیفه عشقی تو یالده کشتی آیتم خوشایمیسی مهری تو گرینیشینی من رگای نجاتم دەنگە خۆش بێت سپاس دەکەم کاکاوە ئەمە سێتارە بەڵێ سازی سێتارە بەڵێ ئەمە ئەسڵدا چوار وەتەرە باشە 1 و 2 3 4 بەڵام ئەو دوانەی سەرەوە بە دوان دەنجێکیان هەیە ئاغای مشتاقی ئیسفەهانی ئەم سازی کە بسە بەدەستەوە دەگرەوە نوازەندە دەبێ دێنێ ئەم سیمە پێی زافە دەکەم سیمە دەنجێکی باسی هەیە یا دەنجی بۆڕی هەیە حاڵەتی واخانی هەیە بۆی کە دەنگەکە پڕ بێ ئەم سیمیان ئیزافە کردو بنی سیمی مشتاق بەڵام سێتارە سێتارە ئەبینی هەر لە وڵاتی ئێران لە ڕۆژهەڵاتی گروپی
گروپ هەیە بە تایبەت ئەم سێتارە شەنن هەمویان بەیەک بەڵە زۆرجان هەمانە تەمبورنەوەس هەم هەیە سێتار گروپ هەیە تێکەڵن ئەنجام ئامێران و تێکەڵ یەکترەکەم بۆ نمونە سێتار لەگەڵ دەفا تەمبور. ینی تەمبورە ینی ئەمانە بەیەک و کۆمەڵێک پارچە میوزیکی جوان تۆ قەت لەگەڵەوانەیە کارت نەکردووە با زۆرمان حتا لە سەر بەرنامەکانی سەر سەحنە ینی لە ناو شار بەڵێ گروپمان هەیەمە باش ئەمکاناتی وی نەبوو کە بێستاوان بێنم من کە هاتووم سەردانی کچەکەم کردو لێرە بەڵێ نەوەم هەیە لێرە وێسلا دوونەوەم هەیە لێرە بەخۆشەویستی کچەکەم و ئەوان هاتووم لێرە سەردام کەم خاڵێ بەڵام- نەسێنێ جا باشە بە بۆنێوانی شازوبێ باشە ئەرز وڵا ساڵە دووبارە دێم ئەرز نەخوا دەنا بەخێر. گروپمان هەیە ئێمە پێنج سێتار و دەفێک و نێیچین یعنی زۆربەی کارەکانمان ئاوا پێشێش دەکەین بازە کاتێکیش پیانۆشمان لەگەڵ دەبێ ئەوت پیان و سازی دیکەش بەڵام تاریفی ئەم سازەدا لێران پێدەڵن سازی سێتار سازێکە بۆ تەنیایی عارفان ئیسفادە دەکراوە بەڵێ. شوعرا و دەبا ئەو کەسانی کە عارفن سۆفین بەڵێ سازێکە دەڵە بۆ یەک نەفەر زیادە بۆ دوو نەفەر کەمە هەمچین تاریفێکی لێ دەکەن ینی بۆ تەنیایی فکر ناکەم هیچ سازە بگاتە سێتار ئەوەڵەن دەنگێکی کەمی هەیە فێربوونی قورسە کاکاوە وەڵامە بە خۆم فێر بووم بەخوا ینی هەم سێتار هەم کاری دەنگ بەڵێ هەم بۆ خۆم کارم کردو لەوری کاسێت و سیدی ئەمەش زمانێک کە بەدەستمەوە گرتم خوایە ئەوە چۆن دەبێت هەم زمانەت و هەم ئاوا بکەم لێرەوە بەڵام بە حدێکم ئەلاقا بوو بەڵێ شتێکشی کار بوو دەبا نینۆ کرد بۆ دانابا لای مەژ نینۆکدانان عیبە دەم شاردەوە نینۆکەم ینی بێ نینۆک لێ نادرێ هەیە ڕاستە تێر دەڕز دەکەم بەڵام ئەو حاڵەتە خۆشەی نییە زۆر باشە کاکەوت تێستا هاتووی بۆ سەردانی کچەکەت لێرە ئەم ناڵەکانت ڕچکەی تۆیان کردووە لە کارە هونەریەکە وەڵا کچەکەم دەنگی هەیە خراپ نییە بەڵێ. ئێمە زۆتر لە براگەورەکەمانەوە علاقەمان بوو بەڵبەتە باپیریشم زمانی خۆی دەگە سەیرەزغر خوێندوویەتی لە مابات دەنگی باش بوو خەیات بوو باوکشمە خەیات بوو بەڵێ دەتوانم بڵم ولی براگەورەکەم بەهرەی هونەری باشی هەیە بۆ کارەکانی بخصوص مامۆستا عەلی مەردان منیش لە علاقەیە کە لەوانم دیوە بخۆم علاقەم پەیدا کردو زۆر باشە ئێمە ئەمانەیە زۆرترین کۆمان لە گۆرانی بێ و بەیانی و بینەرەکانیشمان لەوانێت زیاتر چێژی لە ببین گەرتو ئامادە بیت فەرمە ڕگەی زازۆ لە سەبە یەکدانە لەو حاڵ و هەوایە گۆرانە خاوانە بێنە دەرێ شتێکی کەمێک سەری تۆ چیت فەرموو. بۆ ئامادە کردی فەرمە دين ودنيا ذكردن صاحبي لا ليد الجنة بخان ولا نذكردن صاحبي لا ليد الجنة بخان ولا نذكردن دفرم ويبوچون هابم شوني دلي شوابم دفرم ويبوچون هابم شوني دلي شوابم كوتو مولاتي لبجنة بيادي تومعو يا ربي بمدم نمين قرساتي لتوجدابم دل سوی تبریزه در هوس شمس دین دل سوی تبریزه در هوس شمس دین رو 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 دل بجو لالی دور کون خیش
برام واري لندام واري لدام كوت مهمستام يا الخير عزان ويا لسلمان وآي يا الخير عزان ويا لسلمان جحران هات ندى ويكوتنا كلنا جحران هات ندى ويكوتنا كلنا خۆش بەنگە هەر بمێنە دەست خۆش. کاکەوە لەگەڵ کاوا سەردانی ئێراکەی لەگەڵ هونەرمەندە میوزیسیانەکان گۆرانی بێژەکان ئێرە کەسا بینت هەیە توانی لەگەڵیانە بێ کۆ پەیوەندیتانە بێ قسە بکەن توان کارێک لێرە جام بن بەدەرلەوە والله دەخۆم ڕادەبینم ینی ئێستا پیانوێ لێر هەیە بینوانی مثال بێوەی کەم کارم کرد بتوان بداها کار دەگەڵ بکەم بەڵام لێرەش دەگەڵ کاکە جەزای ساس بەڵێ ئەوەی کە گەریانە فکر دەکەم تەلەڤیزیۆنی گەڕیانە دەگەڵان کارم کردووە کاک ئەیوب ئوستوار دەگەڵ ئەو کارم کردووە هەر لێرەیە کاری بێسە ئازفی ئۆرگە یەک دویش کەش بەخوای هەن لەو چەند ساڵانەی پێشودا کارم کردناوەکانیم لەبیر نییە دەتوانم خۆم ڕابێنم ینی تۆ بگرێت لە ئۆرکێ سەمفۆنی گرابێتە چەند ناوازەندان زۆر باشە لە شاری مەهاباد لەوێ دەرخواست هەیە هەوڵت داوە ئەو بەهرەیە کە خۆتە دەبی گوازیتەوانە بۆ ئەوانەی وڵا بەداخەوە چونچی ئەمە لە شوێنی بێست لە شاروانی کار دەکەم ئیزازەمان نییە لە دەرەوە بێستا کلاسی موسیقا دانینا کەسێک کە دەوێ فێر بێ فێرانکەین ئەگەر ئازابی دەتوانانی بەڵام ئەلبەتە خصوصی هەمە چەند نەفەر هەمە دێنە لام هەم بۆ ئاواز هەم بۆ سێتار بێست لە کۆمەچیان دەکەم زۆر بە هەر لە ماڵەکەی خۆتایتر تەمرین و ڕایەنە بەڵێ یادەسە ماڵەوان ئەرێوەڵا زووتر تەمرینی من هەر لە ماڵە خۆمانە هەر لە ماڵە زۆر باشە بەرهەمێکی خۆ لەو بەرهەمانەی کە هاتە کە شیعرە و شتەکەی خۆت بێت ئەتوانی پێشکەشمانی کەیت والله بەداخەوە بەچاوە یەک دانا ئەڵبەت هێستا زەبتم نەکردو لە مەهاباد بەنی سابڵاغە شاری بەڵێ زۆر باشە بەر لەو بچینە لای ئەو بەرهەمە پێم خۆش و پرسیارێ بکەم یانی زۆر کات لە ڕۆژهەڵات هەوڵە درێ باشترین میوزیسیان بۆ گۆرانیەکان باشترین ستۆدیۆ بۆ گۆرانیەکان زۆر جار گۆرانی بێژێک ئەڕوات چەند شارێکە بڕێبەس بووی کەسێک ئەزانێت کە دەست و پەنجەیەکی باشی هەیە میوزیک لێە بەڵام ئێستامە ئاسان بووە ینی تێچووی زۆرە یاخود کارەکان ئاسانتر بوو کە تۆ پێویست نەکا بچی لە شارێکی تر بۆ میوزیسیانێ بکەڕێت لە لای خۆت هەبێت و خۆت بتوانیت تۆگە بچی تاران کار زۆ بکەی ئەو کارە عالەمی دەبێت ئەلان دەگەڕ ڕێزم بۆ دکتور جەلیل ئەندەلیبی قەرار دەگەڵی کارێک زە بکەم بەڵام پارەیەکی زۆر دەبێت سەرفکەی ینی ئەو مەعاشەی کە من دوو مانگۆری دەگرم دەبیدەم لە یەک تڕاک کار ینی تێچووی زۆرە زۆری پێ سلا پارە دەوێت دروستە تاران دەسی و کارە دەکەی هەم ئستودیۆیشی باش موزیکژەنی باش وە کارەکانی کە بۆ حمێڕای کردو لە ئەمریکا وەک مامۆستا شارۆخ بریندارم دەناڵم ئەم کارانە کاری مامۆستا ئەندەلی بێ زامن گەرەکمە لەگەڵ ئەو مامۆستایە کارێک زە بکەم قسەشمان کردو لەدا ویسلادا ئایندێکی نزیکدا زۆر باشە ئەمە زۆربەی هونەرمەندەکانمان لە پاڵ کارە هونەریەکان هەمیشە کارێکی دیکەش ئاگان ئەگەر ژیانی هونەرمەندان سامن تۆ بتەوێت لە موسیقا بژێی ماڵ و منداڵت تامین بێ ناتوانانی ڕاستە دەبێت لە پاتەبێ شێشیکەت هەر هەبێت زۆر باشە سا ئەو بەرهەمەیە کە باسمان ئەو بەرهەمە شێرەکەی ئەلبەتە مامۆستا محەممەد سەدیق وەلیزادەیە بەنیوی سابڵاخ بەڵێ فەرم ئەوەتان پێشکەش دەکەم
شارەکەم بەندی دڵێ ساڵاخی مێ شارەکەم بەندی دڵێ سابڵاخی من سابڵاخی من ڕەوڕەوەی سایەتی ئەی باخی من ئەی باخی من من دڵێم ئاوارەتە من دڵم ئاوارەتە لەو چۆم و ئاوەت شاری من ئەهوەنی وارامی دەیم بۆ دڵی دڵداری من شارەکەم بەندی دڵێ ئەی باخی من ئەی باخی من ڕەوڕەوەی سایەتیم سابڵاخی من سابڵاخی من شارەکەم بەندی دڵێ سابڵاخی من ئەی باخی من ڕەوڕەوەی سایەتیم ئەی باخی من ئەی باخی من ئەی باخی من ئەی باخی من من دڵێم ئاوارەتە لەو چۆم و ئاوەت شاری من ئەهوەنی وارامی دایم بۆ دڵی دڵداری من ئەهوەنی وارامی دایم بۆ دڵی دڵداری من شارەکەم بەندی دڵێ ئەی باخی من ئەی باخی من ڕەوڕەوەی سایەتیم ئەی باخی من ئەی باخی من ئەی دەنگە خۆش قوربان بێت نمایە. باسی زۆر چێژ بوو ئەوانگە هەم ئەلبەتە قبلا کەزنێک تۆ هەرموشی خۆمی پێوە منیش یەکەم جار مەجۆڵ ئەرز بە خزمەتت ئەوە درا بە ئۆرکێستێکی زۆر باشە لە شاری خۆمان و لە ئیستودیۆی ناو شار زۆر دەنگ خۆش لێرە بە زەبتی ماشەڵا دەکەین. خۆش دەدە سەوتە دەر لە ئۆکسترا و شتاتوانی باشتر کاری پێ بکەیت ئێمە زۆر زۆر خۆشحاڵ بووین بە کاکەوە قوربان. زۆر زۆر بەخێر بەس بێت سپاس سپاس ئامادە بۆ تۆ، بوونێت. سپاس بۆ ئامادە زۆر بوونێت. زۆر سپاسیە و شاشە جوانەی کوردستان دەکەم کە هەمیشە حامی هونەرمەندانە پاڵپشتی کردۆ لە هونەرمەندان دیسانەکەش زۆر 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 سپاس لەوە دەکەم کە ئەو زۆر زۆر دەرفەتە بەخێر پێکەنا بێت. من بتوانم ڕاستەوخۆ لە خزمەت هاوڵاتیانم کوردەکان لە تەواوی نادابم زۆر زۆر سپاسان دەکەم سپاس بۆ تۆش زۆر زۆر